کاتتان باش خوێندکارانی ئازیز، دەوڵەتی ئەیوبی باسەکەین لا 1940. یەک لە بەناوبانگترین دەوڵەتە کوردیەکانی سەدەی ناوەڕاست و سەردەمی ئیسلامی دەوڵەتی ئەیوبیە کە کێ دایمەزراندووە کە بنەماڵەی ئەیوبیەکان دایانمەزراندووە. ڕەسەنی ئەیوبیەکان دەگەڕێتەوە بۆ کوردە ڕەوادیەکان کە لە خانەدانترین تیرە کوردیەکانی ئەو سەردەمە بوون. زێدیان شارۆچکەی دوین بووە لە ناوچەی قەفقاز لە باکووری کوردستان. ئەم بنەماڵە سەردەمانێک ناوچەی خۆیان بەجێدێڵن، دواتر لە شاری تکریت دەگیرسێنەوە. پیاوی هەرە دیاریان ئەو حەلە نەجمەدین ئەیوبی و شێرکۆی برای بوون کە دەسەڵاتدارانی ناوچەکە ڕێزیان لێگرتوون، بەڵام پاش ماوەیەک ناچار دەبن ئەوێش بەجێبهێڵن لە شاری موسڵ جێگیر بن. لەلایەن بنەماڵەی فەرمانڕەوایی زەنگیەکانەوە بە حورمەتەوە وەخۆ دەگیرێن لەبەر لێهاتووی و کارامەی و دڵسۆزی لە نێو دام و دەستگاکانی دەوڵەتدا پلەپایی جیاجیا وەردەگرن. نەجمەدین ئەیوب دەبێتە سەرداری شاری بەعلەیەک و ئەسەدەدین شێرکۆ دەبێتە سوپاسالاری زەنگیەکان و بەمەش ئەیوبیەکان بەرەبەرە بوونە هەمەکارە و خودان دەسەڵات تاوەکو توانیان دەسەڵاتی زەنگیەکان بگەێننە میسر. لەوێ جگە لە شێرکۆ ڕۆڵی یوسف کوڕی نەجمەدین ئەیوب دەردەکەوێت، واتە کەسایەتێکی تر دەردەکەوێت کە دواتر بە سەلاحەدینی ئەیوبی دەناسرێت کە توانی ساڵی 567 کۆچی کۆتایی بە دەوڵەتی فاتمیەکان بهێنێ، بەردی بناخی دەسەڵاتی ئەیوبیەکان لە میسر دابنێ. دواتر لەگەڵ بووکانەوەی دەسەڵاتی زەنگیەکان لە 569 و 570 کۆچی دابنێ. سەلاحەدین توانی دەوڵەتی ئەیوبی سەربەخۆدا بمەزرێنێ، بەرەبەرە فراوانخوازی کرد و قەڵەمڕۆی گەیشتە وڵاتی شام و بەشێکی جەزیرە و ناوچە لە حیجاز و خوارووی یەمەن بەشێکی دیار لە باکووری ئەفریقیا. بەمەش سوڵتان سەلاحەدین بەرەیەکی یەکگرتووی ئیسلامی لە دژی خاپوور هەڵگران پێکێنا کە ئەو کاتە لە ئەوروپاوە هێرشیان کرد بۆ سەر جیهانی ئیسلامی. سوڵتان سەلاحەدینی ئەیوبی یەکەم سوڵتانی ئەیوبیە و لە کەسایەتیە بەناوبانگەکانی کوردە لە مێژوودا. بۆچی؟ چونکە بەهۆی بەتوانایی و لێهاتووی خۆی توانی بەهێزترین دەوڵەتی ئیسلامی کوردی ئەو سەردەمە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ خاچ هەڵگران سەرکەوتنی گەورە بەدەست بێنێ، بە تایبەتی لە شەڕی حەتین و ڕزگارکردنی بەیت المقەدس لە ساڵی 583 کۆچی. چەندان شەڕ و بەخشندەی و نواندنی و لێبوردەی و جوامێری و مەردایەتی هەتا لەگەڵ دوژمنەکانیشیدا ئەمەوێ ڕای خۆنەویستی و چوارچاکی و ئازادیەکەی کە سوڵتان سەلاحەدینی لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ناوبانگی پێدەرکردبوو. سەلاحەدین لە ساڵی 589 کۆچی دوایی کردووە لە دیمەشق نێژراوە. چەند وێنەیەکی سەلاحەدینیشتان بۆ دادەنێم.
دوای نەمانی سەلاحەدین ململانی دەکەوێتە نێوان کوڕەکانی و برایەکانی. لە کوڕەکانی سەلاحەدین لە میسر مەلیک العەزیز دەبێتە دەسەڵاتدار لە دیمەشق. مەلیک الئەفضەل برای سەلاحەدین ساڵی 596 مەلیک العادل دەتوانێت بێتە سوڵتانی ئەیوبیەکان. ناوچە جیاجیەکان دێنێتە ژەر ڕکێفی خۆی. لە سەردەمی ئەویشدا شەڕ لەگەڵ خاچ هەڵگران درێژەی هەبوو. چالاکی ئاوادانکردنەوە بایەخدان بە زانست و زانیاری هەیە. بەردەوام بووە، بەڵام دەوڵەتی ئەیوبی هەمان هێز و یەکانگیری و تۆکمەی سەردەمی سوڵتان سەلاحەدینی نەمابوو. عادل لە ساڵی 615 کۆچی دوایی کردووە. دوای خۆی مەلیک الکامل کوڕی بوو سوڵتانی دەوڵەتی ئەیوبی. ئەویش توانی درێژە بە دەسەڵاتی ئەیوبیەکان بدات، هەرچەندە زیاتر دانوستانی لەگەڵ خاچ هەڵگران دەکرد و دەیویست خۆی لە شەڕ بە دوور بگرێت. بەڵام لە بواری دەسەڵات و دەست ڕۆیشتووی لە دوای سوڵتان سەلاحەدین لە هەموو سوڵتانەکانی دیکەی ئەیوبی بەهێزتر بوو. مەلیک کامیل ساڵی 636 کۆچی دوایی کرد. لەجێی ئەو مەلیک عادلی دووەمی کوڕی دەسەڵاتی گرتە دەست، بەڵام چونکە مناڵکار و بوودەڵە بوو پشێوی کەوتە ناو دەسەڵاتی ئەیوبی، واتە شەڕانگێزی و ناسەقامگیری کەوتۆتە دەسەڵاتەکەیان. بۆیە میراتی دەوڵات مەلیک ساڵح نەجمەدین ئەیوبی کوڕی کاملیان ساڵی 637 کۆچی سوڵتان لە سەردەمی دەسەڵاتداریەکەیدا دەوڵەتی لە جاران لاواازتر بوو، بە تایبەتی کە ئەم سوڵتانە پشتی لەسەر کردە کوردەکان کرد کە بە درێژایی ماوەی فەرمانڕەوایی ئەیوبیەکان هۆزە کوردیەکانی وەکو هەکاری، هەزبانی، مەهرانی، زەرزاری پشت و پەنای دەوڵەت هەمیشە لە تەنگانەدا پشتیان پێدەبەسترا. چەندان کۆیلەی مەمالیکی کڕین و کردنی بەدەسەڵاتدار و سەرکردەی سوپا بەم شێوەیە ئەوانیش چونکە بەو پارە و سامان تێدەکۆشان. دڵسۆزی دەوڵەت نەبوون، بوونە هۆکاری لاوازی و ڕوخانی دەوڵەتی ئەیوبی. بۆیە دوای مردنی سوڵتان مەلیک ساڵح ساڵی 647 کۆچی کە توران شای کوڕی دەبێتە سوڵتان بارودۆخی دەوڵەتی ئەیوبی لە جاران خراپتر دەبێت. بەتایبەت کە مەمالی بوو بوونە هەمەکارەی دەوڵەت و تاوای لێهات لە ساڵی 648 سوڵتان تورانی شاپاش 61 ڕۆژ لە فەرمانڕەوایی بەدەستی مەمالیکەکانی خۆی دەکوژرێ. لە دوای خۆی بە چەند ڕۆژێکی کەم شەجەرەت الدور کە زۆردایکی بۆ حکم دەکات بەم شێوەیە دەوڵەتی لە میسر کۆتایی پێدێت و دەوڵەتی مەمالیک دادەمەزرێت. بەڵام جێگەی ئاماژێ کە دەسەڵاتی ئەیوبیەکان لە وڵاتی شام هەرما بوو تا هاتنی هێرشی مەخۆلەکان. لە ساڵی 658 کۆچیوە لە هەندێک جێگا دەسەڵاتدارێتی بنەماڵە خۆجیە ئەیوبیەکان بۆ دەیان ساڵ دواتریش هەر فەرمانڕەواییان دەکرد، وەکو ئەیوبیەکانی حەما و حەسەن کەیفە. بە شێوەیەکی گشتی دەکرێ بڵین کە دەوڵەتی ئەیوبی نمونەی دەوڵەتی بەهێز و خودان و پێگەی استراتیژی بۆ لە سەدەکانی ناوەڕاستە. بەڵام ململانی ناوخۆی بنەماڵەی ئەیوبی دوای سوڵتان سەلاحەدین و ناکۆکی مل بۆ یەکدیدا نادەن و دەستێک هەڵکردن لەگەڵ لەیاران و دوژمنان لە دژی یەکتر. لە گرنگترین هۆکارەکانی ڕوخانی دەوڵەتەکە بوون، ئەمە جگە لە شەڕی بەردەوام لەگەڵ خاچ هەڵگران، نەبوونی پلانێکی تۆکمە بۆ پاراستنی یەکانگیری دەسەڵات و بوونی چەندان ئاریشەی ئابووری لە نەهاتی و قات و قڕی و پشتبەستن بە بێگانی بەکرێگیرا و وەکو مەمالیکەکان و مشەوەر نەخواردن لە سوودمەند بوون لە توانای جەنگی جەنگاوەرانی کورد بۆ پاراستنی دەوڵەت لە قۆناغەکانی کۆتاییدا لە دیارترین هۆکارەکانی ڕوخانی دەوڵەتی ئەیوبی. لە کۆتاییدا پرسیارەکانمان هەیە: یەکەم، جابانی کوردی کێیە؟ دووەم، دوو خاڵ لە کاریگەری فتوحاتی ئیسلام بۆ سەر کوردستان بژمێرە. سێ، هەرێمی چیاکان و چناوچەیەکی کردەوە. چوار، سێ لە شارە بەناوبانگەکانی هەرێمی جەزیرە بژمێرە.